پیرۆزبایی خۆم ئاراستەی بنەماڵەی هەموو شەیدانەکەم لە خۆمەوە دەست پێکەم یەک بە یەک کورد هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی بنەماڵەی بەڕێز مامجەلال کاک باڤڵ کاک قوبات یەک بە یەک پیرۆزبایی لە یەک بە یەکیانەکەم سەرکردەکانی کورد پیرۆزبایی خۆم ئاراستەی یەک بە یەکی هەموو سەرکردەکانی کوردەکەم هیوادارم ئیش بکەن بۆ مادەی 140 زۆر گرنگە ئەوە پەیامی من بێ کورد مستەحق نییە ئاوها پەرتەوازە بین خوێنمان ڕشتووە دەریای خوێنمان ڕشتووە بەس من خوێنم نەڕشتووە هەموو کورد خوێنی ڕشتووە بەس هەت کەس ئازاری لە لای خۆیەتی پیرۆزبایی خۆم لە ڕۆژی 1975 کە ئێستاکە پای ناوەتە ناو 47 ساڵەمەینی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان هێچەتی نیشتیمانی کوردستان لە شکستەوە دروست بوو چەندێ شکستش بێ بە سەریایە هەر سەرەکەوێتەوە چونکم ئەو ڕێبازی مامجەلال کە گردێتێ بەر ڕێبازێکی گەلێ پیرۆز و گەلێ بۆ نەتەوەی کورد هەوڵی ئەدا جگەلەوەی کەوا بۆ حەزبەکەی هیوادارم ئەو سەرکردانی کەوا ماونەتەوە کە ڕێچکەی ئەو بەرنەدەن ئێمە وەکو کە سوکاری شەهیدان قەد ئەو ڕێچکەی ئەوان بەرنادەین هیوادارین ڕێز لە کە سوکاری شەهید بگیرێ وەکو پێویست چۆن ئێستا ئاوا هاتوون بۆ سەردانی و بەسەریانەکەنەوە هیوادارم ئەم هینە بەردەوام بێ و هیوادارین ئەوەی کەوا هەیە بۆ کەرکووکیەکان لە سنووری مادەی 140 ئەوش جێبەجێ بکرێ بە تەواوەتی چووکم کەرکووک پشتی یەکێتیە کەرکووک و یەکێتی دوانەیەکی نەبڕاون هیوادارم هەر بەو ڕێچکەیە و بەو نەفەسە سەرکردایەتی چاوی بە کەرکووکەوە بێ و قەت دەستی لێ هەڵنەگرێ و چۆنش دەستیان لێ هەڵنەگردووە لە هەموو لایە پیرۆز بێ ئەم ساڵیادا لە هەموو لایە پیرشتەڵا بێتە خۆ بەمایی خۆشیمان سەربەرزیمان سەرکەوتوویمان خوایە ئیشەڵڵا پیرۆزە بێ من زۆر مەمنونی جەماعەتی یەکێتیم هەموو جا سەردانیمانەکەن و دێمان ئەپرسنەوە خوایە بۆ خاترە و قورعانە پایەدارتان کە خوایە بۆ خاترە و قورعانە خوایە سەربەرز بین ئیشەڵڵا هەموو لایەکمان لە هەموو لایە پیرۆز بێ بە قوربانت بم هەنێ شعریشم هەیە بە بانمامەیە بیڵێم قەیناکە مامە گیان هەستە وەرەوە دنیا خامۆشە چوار پارچەی کوردستان بۆ تۆ ڕەشپۆشە بە کوردی بوومەوە بە کوردیش ئەمرم بە کوردی بدەن یاسین و تەڵقینم هەچ کوردێت بە کوردی نەیزانی ناوی ئەوە زۆڵەوە دایکی زانی زۆر پێخۆشحاڵ بووم بە هاتنتان وازام کوڕەکە هاتۆتەوە کە لە سایی ئەوە دێن بە قوربان وەڵاهی پەیام ئەوەیە سەرکەوتوو بن ئیشەڵڵا لە هەموو وەختێکە هەر سەرکەوتوو بن زۆر پێخۆشحاڵم سەرەتا بە خێراتنتانەکەین وەکو کە سوکاری شەهید پیرۆزبایی یەکی شەش لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە کە سوکاری سەربەرزی شەهیدانەکەین وڵای ئێمە لە سەرەتای دامەزراندنی لە سەرەتای دروستبوونی مەڵبەندەوە لە کەرکووک لە دوای پرۆسەی ئازادیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی لە بۆنەکانە سەردانی کە سوکاری شەیدانی کردووە بە بۆنەو بەبێ بۆنە سەردانیمان کردووە ینی ئێمە من هەر لە ئەم ساڵا بەبزانم ئەمە دووەم جارە لە یادی ڕۆژی شەهیدە سەردانیمان کردووە لە ڕۆژی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لە جەژنەکانیش سەردانیمان کردوون ئێمە بە بەردەوامی سەردانی کە سوکاری شەیدانەکەین بەڵام ئەم سەردانیان سەردانێکی جیاوازە لەبەرەوەی کەوا ئەمڕۆکە لەیادی یەکی شەش دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمڕۆکە بە تایبەت خەڵغانێکی ڕێزلێنان بۆ کە سوکاری شەیدان دروست کراوە سەردانی هەموو ماڵە شەیدەکانی سنووری گەڕەکی سنووری کۆمیتەی ماوقاسمەکەین بۆی کەوە ئەو قەڵغانیان پێشکەش بکەین و وەک ڕێزلێنانێک وەک سوکاری شەیدان زدایتان لێکم ببوونی ئەم یادەمەزنەی یەکێتی وانی و پیرۆز بێ لە هەموو لایەک و ئێتر پیرۆز بێ یاخوا لە یەکێتی ئەم یادەمەزنە و وڵی داواکاریمان چی بەیاخواەوە بێمزەڕە بن و سەرکەوتن لە سەرکەوتن نابوو لەم سەرکەوتنە بۆ سەرکەوتنێکی تر و ئێتر
ڕۆستا ئەم سەردانە لە درێژەی سەردانەکانتانە لە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتانەوێت چی بڵێن بە کەسوکاری سەربەرزی شەیدا کە ڕووباری خوێنی داوێچێتی لە پێناو کەرکووک وە کوردستان مانوێ پێیان بڵێن ئێوە هەمیشە گەورە و سەروەری ئێمە لە ناوم حیزبەیە ئێمە هەرچێک بکەین لە ڕابردووە چیمان بەدەستێ نابێ لە داهاتووشە هەرچی بیمانوێ بیکەین لە ئێستاشە تەنها و تەنها بە خوێنی شەیدەکانە ئەجینە هیچ کەسێک نابێتە پاڵەوان لەم ملەتەیە ئەگەر خوێنی شەیدەکانی لە پاڵ نەبوو لە پشت نەبێ هاتوین بۆ ئەو سەردانەی کە پێیان بڵێن جارێکی تر دێن دەستان ماچەکەین ئێوە گەورە و سەروەری ئێمەن ئێوە خاوەنی ڕاستەقینەی یەکێتین لەم دیدارەشە کە لەم چەند ڕۆژەی پێشوە بەسرا بۆ خۆتانەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان پشتی شێری بەنەوەی شەهیدداکە قسەی خۆی بکە کە ڕای خۆی بنێرێت بۆ سەرەوە کە ئەو دیارە بە تەکید کەم و کوڕی هەیە لە ئاستی کە سوکاری شەیدەکانە بەڵام لەم دیدارەیە بەباشی ئەو راپۆرتە پێکراوە نردراوەتە سەرکردایەتی هیوامان وایە ئەوەی بتوانین لەدەستمان وێ بۆ کە سوکاری شەیدانی بکەین